دکتۆر باسی نەورۆزمان کرد بیرم چوو ئەو پرسیارە بکەم دەڵێن گۆرانی نەورۆزی حەسەن زیرەکی خواڵی خۆش بۆ بەڕێست لەسەر داوای بەڕێستان ئەو گۆرانیە گۆترایە ئەو چیرۆکە چۆنە و بابەتە زانی چی بەڕات گۆ بووم حەسەن زیرەک خۆی کابرایەکی ئەملاق و کابرایەک بوو لێ هاتوو بوو بە حەقیقەتیانی من ئەو وەختە پێشمەرگە بووم خێزانم دەستگیرانم بوو ماڵیان لە کرماشان بوو خێزانم کچی داوبەگی جاف بوو ڕێیسی عەشرەتی جاف بوو منش پێشمەرگە بووم پێشمەرگەیەکی کۆڵکنی پڵکنی چڵکنی سپێوەنی پێشمەرگەی ئێمە دوو مانگ جارێ ڕۆنمان نەدەدی من باسی ئەو وەختاکە ئەچووم بۆ کرماشان بۆ ماڵی مامم زۆرتر بۆ لای دەستگیرانەکەشم بە حەقیقەت ئەدی ساڵی جارە دوو جار ئەڕۆیشتم دوو سێ جار ئەو وەختەش پێشمەرگە بیان گردایە لە ئێرانە ئەعدامیانە کرد ئەو سەردەما بەڵام من وەک پێشمەرگە نەدەچوو من هەروە وەکو کرێکارێک جلی کرێکاریەوانە مەکردە بەرەوە بەڵام لەگەڵ چاوساقا بە ئەوە بڵێم لەوێ من حەسەن زیرەکم بۆ یەکەمین جار بینی بەڵام جاری سێهەم بوو یا دووهەم بوو نازانم پێم وتە باشە تۆ بەم دەنگەوە بەم ئیمکانیات و ئەم مۆزیسیانەوەی هەموو لەژێر دەنگی توایە ئاخرە وەختە ڕادیۆ کرماشان جێگەی ئەوە بوو خەڵک لێ بگەی وەکو گۆرانی و ئاهەنگەوانە بۆچی نەورۆزێ ناڵێ وتی ناوێرم باشە نەورۆز جەژنی ئەم ڕەسمی حکوومەت تۆ توانی کەلیماتەکانی بگۆڕی گۆرانی نەورۆز بڵێ وتی وەڵایی فکرێکی چاکردا پێم ئەمە کەوتە بەین من و حەسەن زیرەک دوای ئەوە ئەو گۆرانی هاتووت وەڵای ئەمە دیارە حەسەن زیرەک وەکو موسەجیل وایە هەرچیت پێ بوو تا خۆ لە مێشکە تەسجیلەکرا ئەمە تاریخەکەیەوە